بۆیە بەڕێزەکان حکمت ڕەوشتێکی جوان ئەگەر ئینسان خاوەن حکمت بێ و ئەو ڕەوشتەی هەبێ. یەکێک لەو کەسانەی کە کاتێک خوای پەروەردگار ڕێزی لێی گرتووە و سوورەتێکی بەناو ئەوە ناوە لوقمانە و شایەدی بۆ حکمەتەکەی داوە. حکمت چییە بەڕێزەکان؟ حکمت ئەوەیە ئینسان زانا بێ نەفام نەبێ. حکمت ئەوەیە کە ئینسان خاوەن سەبر بێ هەڵەشە و تووڕە نەبێ. و هەروەها حکمت ڕوکنی سێمی ئەوەیە کە ئینسان لەسەر خۆ بێ پەلەکار نەبێ. خۆی پەروەردگارم شایەدی بۆ لوقمان داوە و بەڵگەش دێنێتەوە لەسەر ئەم حکمەتە ئەو چیرۆکەیە کە کاتێ لەگە کوڕەکەیدا قورئانی مبارەک بۆمانی باسەکە. هاندانی لوقمانی حەکیمە بۆ کوڕەکەی هەم نەسیحەتکردنە و هەم هاندانێتی بۆی و هەم دەستگرتنی کوڕەکەیەتی بەرەو قیامەت و بەرەو ڕەزامەندی الله سبحانه وتعالى. لوقمانی حەکیم بە کوڕەکەی ئەڵێ کوڕەکەم لەخوا بترسێ شەریک بۆ خوا دامەنە. یا بنەیە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. يعني بزانە کە کوڕەکەی دانا و تەمەیەکە و نەسیحەتێکە خوای پەروەردگار ئەوەمان پێ ئەڵێ کە ئەوە نیشانەی حکمەتە، نیشانەی دانایی و زانایی دایک و باوکەکانە کە ئەوها کوڕەکانیان دابنن، مناڵەکانیان دابنن، کچەکانیان دابنن، ئەوها نەسیحەتیان کەن و دەستیان بگرن بەرەو قیامەت و هانیان بدەن. بزانە یەکەم ڕەوشت ئەوێ عەزەمەتی خوای پەروەردگار لە ناو دڵی کوڕەکەی بچەقێنێ. یا بنەیە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. دواتر پێی ئەڵێ کوڕەکەم وا تەسەوڕ نەکەی گەر لە هەر شوێنێک تاوانێکت کرد لە خوای پەروەردگاری بشاریتەوە، لە هەر شوێنێ بێ، ئەگەر لە ناو بەردش بیشاریتەوە یاخود لە هەر سوچێکی ئاسمان بیان لە هەر سوچێکی زەوی، خوای پەروەردگار لەطیف و خەبیرە پێی. ها کوڕەکەم نەکەی لە شوێنێک لە تاریکاییەک بە تەنیایی ئەگە تاوانێکت ئەنجام بدا بڵێ عەبرە بێ و تەواو خوا پێی نازانێ. سێمینیان هانێدا بۆ نێشکردن، چوارەمین هانێدا بۆ چاکەکردن، پێنجەمین هانێدا بۆ خۆ بە دوورگرتن لە خراپە و نەهیکردن لە خراپە، دواتر هانێدا بۆ ئەوەی کە سەبر بگرێت لەسەر موسیبەتەکان. واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. کوڕەکەم بەسەرهاتی ناخۆش و دڵتەزێنش بەسەرت دێ، بەڵام دەبێت سەبر بگری. ئەو سەبرگرتنش إن ذلك من عزم الأمور هیمەتێوێ، گاڵتە نییە، ئاسان نییە. ئەمجا دواتر هانێدا بۆی کە خاوەن داعیە و فیز و تەکەبور نەبێ بەسەر خەڵکیدا، بڵێ ڕووی داعیە و فیزت لە خەڵک مەجێڕە. و هەروەها کاتێک کە تەعامل لەگە خەڵکێکی بە تەکەبورەوە نەبێ، إن الله لا يحب كل مختال فخور. ئەمجاش بزارە چەندێ ور دەبێتەوە لە نەسیحەتەکەی براک. کوڕەکەم کاتێک کە ئەڕۆیتە ڕێوە نە زۆر پەلە بە و نە زۆر لەسەر خۆتش بە مام ناوەند بە، و هەروەها دەنگتش بەرزەوە نەکەی. کوڕەکەم لەبەر ئەوەی دەنگ بەرزی ڕەوشتی جۆ درێژەکانە ئەجەلەکم الله، پەرژینێکی قایم بێ لە ڕووتان. چۆن دەنگ بەرزکردنەوەی جۆ درێژ خەڵکی پێی ناخۆشە، ئەگە مرۆڤش ئەوە دەنگ بەرزەوە کە هەر لای خەڵکی ناخۆشە، ئەوە دەنگی زل بێ هەر لای مرۆڤ ناخۆشە. بەڵێ بەڕێزەکانم یعنی بزانە چۆن هانی کوڕەکەی ئەدا بەرەو چاکە و تەشجیعەکە بەرەو چاکە. ئیمڕۆ ئێمە هەڵە و پەڵەمان گەلێ زۆرە براکە. ئیمڕۆ ئێمە بەداخەوە تەشجیعی ئەولادەکانمان بۆ قیامەت نییە ئیلا ئەو کەسەی کە خوای پەروەردگار ڕەحمی لێی کرد بێ. سەی حاڵی دەوڵەمەندەکان کرد. بزانە کوڕەکەی لە شازی مەدرسە داناوە، هەنێک ئەڵێ من چەندێ مەسرەفکەم بەس کوڕەکەم لە مەدرسەیەک بخوێنێ بە ئینگلیزی بێ. لەناو ئەم کەرکووکە هەنێ مەدرسەی حاڵی وایە بە ئینگلیزی خوێنن براک. کابرا ساڵانە چەندین وەرەقە و دەفتەر ئەدا بەس کوڕەکەی بە ئینگلیزی بخوێنێ. چەندێ هەوڵی لەسەر ئەوەیە کە کوڕەکەی ئاوها دەرچێ فول ئینگلیزی بزانێ. ئەی بۆ قیامەت، ئەی بۆ نێژەکانی نا لەسەری نییە جارێ مناڵە. هەنێتر نا شەرت نییە لە ئینگلیزی بخوێنێ، وەڵام مەدرسەیەکی ئەهلی تایبەت خواردن بدەن سیارە بێ بە دوایە. ئەو باوکو و دایکە زۆر سوورن لەسەرەوە، پارێکی باش مەسرەفەکە. بەڵام بۆ قیامەت نا، کوڕەکەی فاتیحا زانێ یا نازانێ کێشە نییە، نێژەکە یا نێژناکە کێشە نییە. ئەمە حاڵی دەوڵەمەندەکانمان. فەقیرەکانش بەداخەوە زۆر کەم تەرخەمن، کوڕەکەی ئەخێنێ یا ناخێنێ بە هەمان شێوە جۆی لێ نییە. کۆرە بابا بەچیە بێ قابل با نەخێنێ، من بەچی بووم هەتا ئەو بۆ بێ، کاتە عین هەیە، کا خێر و خۆشی هەیە لە دوای خوێندن با نەخێنێ. ئەمە حاڵی فەقیرەکانشمان کە کاتی هەنێکی ئەوە بە نەزانی بیر ئەکاتەوە. ئەمما مام ناوەندەکە براکەم نا، هەنێ خەڵکی ئەڵێ کوڕەکەم با بخوێنێ، لەگەڵ خوێندنەکەشدا سوورە لەسەرەوەی کە ئینسانێکی ڕاستەقینە بێ، کەسێکی خواپەرست بێ. لەگەڵ خوێندنەکەیدا براکەم چونکە خوێندن مەدرسەیە،
کاتێکە ئەچێتە ناو مناڵەوە مناڵی چاکەیە براکەم بەڕاستی قدوان بەڕاستی پێشەوان بۆ مناڵەکانی تر چونکە لە لای دایک و باوکێکی ساڵحانەوە هاتووە و هەروەها هەنێ مامۆستای ساڵحانش هەیە زگی بە مناڵی خەڵکوێستێ لەگەڵ دەرسەکەدا ڕەنگ بێ هەنی ئامۆژگاریان بکە ئەخەوە زۆر مهمە مناڵ هەر ساڵی و لەگە عەقڵی و هەروەها هەر ساڵی و جۆرە موادێکی بۆ دانراوە و هەر ساڵی تووشی مامۆستایەکە بێ ئەگەر مامۆستایەکی ساڵحان بێ لەگەڵ ئیشەکەی خۆیدا و نەسیحەتە بکە زانین چ خێر و بەرەکەتێکە فبۆیە کوڕەکەی خوێندن تەواوەکە هاوین لەگەڵ خۆی بە بۆ ئیش و کار هاوین هانێدا ئەگەر دەورەیەکی مزگەوتە بێ بڕوە باوکەکە سوورە لەسەر ئەوەی کە کوڕەکەشی وە خۆی دیندار بێ جومعانان لەگەڵ خۆی هێنێ و هەروەها ئەگەر دەرسێ محاڵەرێکی بێت لەگە خۆی دایەنە ئیمڕۆی بکەم تەرخەمی لەگە ئەولادەکانمان براکان بەڕاستی و تەشجیعەمان نییە بەڕاستی ئەو هاندانەمان نییە کە کاتێ خوای پەروەردگار ئەمری پێمان کردووە یاخود پێغەمبەر و هاوڕێکانی هەیان بووە یاخود پیاوچاکان هەیان بووە هەندانمان نییە بۆ ئەولادەکانمان ئەمجاش کاتێکە ئەگەر خراپ دەرەچێت کینە مل ئەولادەکەوە هەموو لەوم و خەتاکە کینە مل ئەولادەکانمەوە بەڵام خەتای خۆمانە براکانم